ئێمە ئەمڕۆ هێز و لایەنە سیاسیەکانی سنووری دیالە لە خانەقین پێکەوە لێرە کۆبووینەوە بۆ ئەوەی کە سەبارەت بە پرسی سەرژمێری قسەتان بۆ بکەین. ئەو خاڵانەی کە گرنگ بوو ئێمە و هاوڕابووین لەسەری وەکو بانگەوازێک بۆ خەڵکی ناوچەکەمان لە ڕێی کەناڵەکانەوە ڕای بگەێنین ئەوەیە کە خەڵکی سنووری ناوچە کوردنشینەکانی دیالە خانەقین تامەندەلی سعدیە جەلەولا قەرەتەپە جەبارە و دێهاتەکان تا بناری بەمۆش هەموو ئەمانە زۆر گرنگە لەمڕۆوە لە ڕێی سەرۆک خێزانەکان و لە ڕێی هەموو ئەو بەڵگەنامانەی کە هەیە هی خێزان پێویستە بێنەوە سنوورەکانی خۆیان. سەرژمێری بۆ ئێمە لەم ناوچەیە زیاتر لە گرنگیەکی هەیە. ئەم ناوچانە ناوچەی جێناکۆکن بەداخەوە. چەند ئەم بانگەوازەمان بۆ کەسوکارمانە لە گەرمیان لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک بە هەمان شێوە ئەم بانگەوازەمان بۆ کەسوکاری خۆمانە بۆ عەشیرەتە جیاجیەکانە بۆ ئەو کوردانەیە کە لە بەغداژ نیشتەچێن بە هەمان شێوە گرنگە کەسوکارمان لە بەغدا و لە ناوچە جیاجیەکانی ترەوە بگەڕێنەوە لە زێدی خۆیان ناونووسی خۆیان بکەن. هەموو هێز و لایەنە سیاسیەکان لەو چەند ڕۆژەی کە دێتەوە هاوڕاین لەسەرەوەی کە پێکەوە بەردەوام بین لەم هەوڵە بۆ ئەوەی کە بتوانین زۆرترین کەسوکارمان بێتەوە و لە هەمان کاتە لەگەڵ وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەستەی ناوچە جێناکۆکەکان لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئامار دەستێمانی هەماهەنگی تەواومان هەیە. لەم ناوچەیە کوردێکی زۆر هەیە بە هەر هۆکارێک بە هەر شێوازێک بێ لە جێی خۆی هەڵکەندراوە هەمووی خانووی هەیە عەرزی هەیە زەراعەتی هەیە. ئێستا چوونەتە ناوچەکانی تری کوردستان پێویستە لەم سەرژمێریە ئامادە بن لە شوێنی خۆیان بۆ ئەوەی مەحروم نەکرێن لە ئاو خاک و جێی نیشتەبوونی خۆیان. لەبەرەوەی ئێمە وەکو سەرجەم لایەن سیاسیەکان داواکارین لە جەماوەری خۆمان هەمووی بۆ سەرژمێری بگەڕێتەوە ناوچەکانی خۆیان و لە ناوچەی خۆیان سەرژمێری ئەنجام بدەن.